سلااوان لێبێت و ئەم کاتتان باش ئەمڕۆ لە ئەم شەو کەمێک لەمەوبەر لە سنتەری قەزای ناوەندی سۆران لە یەکێک لە گەڕەکانی ئەو شارە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەوبووە. ئەم ڕووداوە جیاوازە لە ڕووداوەکانی تری ئاگرکەوتنەوە. لێرە ناوەڕۆکی ئەم ڕووداوە لە ڕەوەند هاودیانی گوتەبێژی بەرگری شارستانی سۆران دەپرسم بزانم چی بۆ کاک ڕەوەند ئەگەر بیت تێرە سلااوت لێبێت و ماندوو نەبێت. ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەبووە، ناوەڕۆکەی چییە و هیچ کەس زامدار بووە لەم ڕوودا؟ بەڵێ کاتژمێر 6 ئێوارەگەدار کراینەوە بوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە جۆری ماڵ لە قەزای ناوەندی سۆران گەڕەکی نەورۆز دەست بەجێ تیمەکانمان بە سەرپەرشتی بەژای ڕاستەخۆی بەڕێز بەڕێوەری بەرەوبەراتیمان کە پێک هاتبوون لە 6 تیم گەیشتنە شوێنی ڕووداوەکە توانرا بە هاوکاری ئەم دراوسێ ئەم ماڵە ئاگرەکە کۆنتترۆل بکرێەوە ئەندامانی خێزانەکە کە پێک هاتبوون لە 7 ئەندام ڕزگار بکرێن زیانێکی مادی بەر خانووکە کەوت و هەروها دوو لە ئەندامانی خێزانەکە بەهۆی تەنگە نەفەسبوون و بورانەوە باری تەندروستیان تێک چوو لەلایەن تیمەکانی ئەمەوە ڕەوانەی نەخۆشخانە کران بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی. باشە، زیانەکان ناوماڵ چین؟ بەگشتی زیانی مادیە جگەر لەوەی بەهۆی دوو کەڵ و پیسبوونی خانووەکەی لێکەوتەوە، بەڵام دوو لە ئەندامانی خێزانەکەش بریندار بوون واتە باری تەندروستیان تێک. بەپێی ئەو راپۆرتە کەسەکە خۆی ئاگری بەرداوە. بەڵێ بەپێی راپۆرتی تیمەکانی ئمە بەهۆی کێشەیەکەوە یەکێک لە ئەندامانی خێزانەکە بەدەستیان خست ئاگری بەرداوە لە ماڵە بە وتەی تیمەکانی ئێمە بێتن، بەڵام ئێستا ئەو کەسێکە هۆکاری سەرکی ئەم ڕووداوە بۆ لەلایەن بەرانی پۆلیسی خۆجێڕاگیراوە بۆ لێکۆڵینەوە و ئەنجامدانی لێکۆڵنەوە پێویست و هۆکاری دروستکردنی ئەم ئاگرە. زۆر زۆر سپاس. دیارە ئەندامانی ئەو خێزانە زیاتر لە 7 کەس لەنێو ئەو خانووە بوونە کرێچین لەم خانووە لە گەڕەکی نەورۆزی سۆران. وەک گوتەبێژی بەرگری شارستانی سۆران ئاماژەی پێکرد کە ڕووداوەکە کەسەکە بە دەستی خۆی ئاگری کردوتەوە لە نێو ماڵەوە و بەو هۆشەوە گەر دراوسەیەکی ئەو ماڵە نەگەشت بە بەهانانەوە نەچووبە ئەوە بە دڵنیایەوە زیانی جیانی بەدوابووی بە پێی ئەو زانیارەندە زاری کرمانجی کەوتون لە ئێستادا ئەو کەسە لەلایەن پۆلیسی سۆرانەوە دەستگیر کراوە. ئەمە بوو کۆی ئەو زانیارانە کە لە یەکێک لە گەڕەکانی سۆران ئەم شەو کەمێک لەمەوبەر ڕووداوەکە ڕووی داوە.